سەرۆکاتی زانكۆی پۆلیتەكنیکی سلێمانی سەردانی پەیمانگای زانستی كۆمپیوتەرمان کرد وەکو یەکێک لە پەیمانگاکانی سەر بە زانكۆی پۆلیتەكنیکی سلێمانی بە خۆشحاڵیەوە چاومان کەوت بە ڕێزراگری پەیمانگا دکتۆر ئاراس و یادی ڕاکرد مامۆستا ملکۆ سەرجەم ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا باس لە کاری زانستی و چۆنێتی بەرەو پێشچوونی پەیمانگاکەمان کرد و هەروەها چۆنێتی جێبەجێکردنی پرۆسەی بۆلۆنیا پرۆسس کێکێکە لە ئەم پەیمانگایەکێکە لەو شۆنانەی کە ئەو پرۆسەیتیا جێبەجێکرێ باسی پێداویستەکان کرا چۆنێتی بەرەو پێشچوونی هۆڵەکانی خوێندن و تاقیەکانی کۆمپیوتەر کێکێکە لە پێداویستە سەرەکیەکانی ئەم پەیمانگایە هەروەها چەندین پێداویستی کە هەبووە لە بوارەکانی بەشە ناوخۆیەکان بەڵێنمان داوە کە دەستبەجێ دەستکەین بە کارەکان و دەستکەین بە جێبەجێکردنی پێداویستەکانیان هەروەها لە هەمان کاتا باسی ئەوە کراکە چۆن لە خوێندنی ئێواران کە بڕیارە بەپێی بڕیاری ئەنجومەنی بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خوێندنی ئێواران لە زانكۆ پۆلیتەكنیکان لە پەیمانگا تەکنیکیەکان ئەکرێتەوە بۆ ساڵی خوێندنی 2019 کە ئەمەیەکێکە لە دەستکەوتەکان بەڕای ئەمە بۆ زانكۆی پۆلیتەكنیکی سلێمانی بۆ زانكۆ هەموو زانكۆ پۆلیتەكنیکان لە کوردستان بەرنامەیەکی وامان باس کرد کە بتوانین بەیەکەوە خوێندنی ئێواران ببێ بە هاندەرێک بۆ خوێندنی پیشەیی و خوێندنی تەکنیکی لە کوردستان و ببێتە هەلێک بۆ خوێندن بۆ خوازیارانی خوێندن لە پەیمانگاکان هەروەها بتوانین بەیەکەوە لەگەڵ پەیمانگاکانە خولی ڕاهێنان بکرێتەوە بۆ خوازیاران بۆ ماوەی 3 مانگ بۆ خوێندنی پیشەیی کە ئەمیش لە خۆیان ئاوردانەوەیکە لە خواستی ئەو کەسانە و خوێندکارانە کە ئەیانەوێت پیشەیەک فێر بن و ئەوانەوێت کار بکەن لە بوارێکی تەکنیکی یان پیشەیی بۆیە باسکردنی ئەم بابەتە زۆر گرنگ بوو ئەمڕۆ لەگەڵ پەیمانگای زانستی کۆمپیوتەر و لێرەوە سەردانی پەیمانگاکانی کەشەکەین و پەیوەندیان پێوەکەین بۆ چۆنیتی دانیدانی میکانزمێکی گونجاو بۆ خوێندنی ئێواران شایانی باسە خوێندنی ئێواران بەپێی بەرنامەی کە ئێستا دانراوە لە زانكۆی پۆلیتەكنیکی سلێمانی و چاوەڕوانی پەسەند بکرێت لە وەزارەتی خوێندنی باڵاوە نزیکەی 40 بەشی زانستی لە پەیمانگاکانی سەر بە زانكۆمان خوێندنی تیاکرێتەوە